د ئێوارە نەورۆزێدا وەکی هەر ساڵ 10 وڵاتیên قامشلۆ ئامادەکاریە پێشوازیە نەورۆزێ دەکردن و ئاگرێ جەژنا خۆیان نەتەوەی بشاهی و دیلان دادان لێ پشتی کۆ ئاگاهیە تەقینە باژارێ حەسەتێ هات بهێستن و هەژمارێک ji بریندارە گەهیشتە نەخۆشخانەیên bajêr ئەو دلشاهیە نەورۆزێ هات شکستن. ئەم سەکنی بوونیش بۆ شەهیدە پێشمەرگە جەم داعش. المهم جەموان بوون على نشيد وطني كردستاني فلسطيني ام ساكنين دستران في خزنوان وفجري وەکو تێزانین هەردوو ئالیەن سیاسیên کورد تەف دەموئان کەسێ و بەریا کۆ تەقینە تەندورە و چێ ببە بریاردا بوون کۆ هەموو رێورەسمên نەورۆزێ ئیساڵ وەرن ڕاوەستاندن لێژبەر کۆ ئەف بریار بە دەرەنگی هاتە بەلافکردن دەنگڤەدانە وێ دناو ملەتدا جیێ خوا نەگرت. زێدەی دها وەڵایەوە تعبان بووکەلکی تقريبا 10 عملية شيبون زكيوا فكرن وسنجيوا بينج هنا شظايد مجيدنا دو جوا وضيعوا تعبان المشفى وطنينا وياك جوا المشفى نورا تعدل شعبية هاتية شظية شعبدية تخسيري نهات كرن دو حتى ساعات بري صبحي مشافيق شغال بون وڵاتیە تەخسیر نەکرد دکتۆرە تەخسیر نەکرد. تەڤیکۆقێرینا زارۆک و دایکان دەهاتە بهێستنیش نەخۆشخانەیên bajêr ê şêweyê alîkariya xwebexşan a ku dihata pêşkêşkirin morala birîndar û xizmên wan baştir dikir. شغل احتفال ما تكر خلق تعرف بلا ولا بحال فوالا بصحة وما البيس باه صحي فجري وابشكي دوري وامبوز بقيت على كل كلينا بس انا دناف جماهير دیارە کۆمەبەستە خۆدانên بێ تەقینە تەندورە و کێفخۆشیە کوردان بەهاتنە نەورۆزێ بشکینن لێ ئەو نزانن کۆ نەورۆز هەلکەفتەکە کورد تێدا گرێدانە خوا بە ئاخ و ژیان و بەرخۆدانێرە نو دکن. جانۆ شاکر ئۆریەنت نیوز قامشلۆ.